ئەو کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە، زۆر خۆشحاڵم بۆ ئەوەی جارێکی تر هەم لە خزمەتتانە لە بەرنامەیەکی تری دیالۆگدا. ئازیزان، ئەگەر چاو لە شەڕی یەکەم و دووەمی جیهانی بکەین، ئەبینین کە ڕاگەیاندن و تەئسیراتی شەڕ لەسەر خەڵک لە ئاستی نێودەوڵەتی بەو شێوە نەبوو ئێستا بوو. کاتی خۆی بەشێک لە تیارەکان ڕاگەیاندنەکانیان بە شێوەی کاغەز لە ئاسمانەوە بڵاوە کردەوە، ئەگەر هەڕەشەیەکیان لەسەر دوژمن بووە یا ڕۆحیەی خەڵکیان دابزانایە یا هەر شتێکی وە بەو شێوەیان کرد، ئەوەیش زۆر تاسیری نەبوو. ئێستا لە دنیای ئەو ڕۆژی و تەکنۆلۆژیە شێوەی شەڕگۆڕدراوە. بەرنامەی ئەو ڕۆمان زیاتر لەسەر ئەو بابەتەیە، شەڕی سایبەری، بەکارهێنانی تکنیک و تەکنۆلۆژی، فەزای مەجازی، ئەمانە چنێک لەسەر شەڕ تەئسیری ئەبێت. هەر بۆ بۆنەوە ئێمە داوەتمان کردووە لە هاوڕێی خۆشەویستم کاک هێمنی ئەمانی کە میوانی ئەو بەرنامەیە. کاک هێمن گیان بەخێر بی بۆ بەرنامەیە. زۆر سپاس کاک مەحی ئازیز، سڵاو ڕێزم هەیە بۆ خۆتان و بینەرانی ئازیزی بەرنامەی دیالۆگ. زۆر سپاس کاک هێمن. ئێوە ئەگەر بکرێ خۆتان بە کورتی پێمان بڵێن چیتان خوێندووە، ڕۆشتەکەتان چییە لەم بابەتەوە کە لەو بەرنامە بەشداریەکەی با بینەرانیش بزانن کە ئەو اطلاعاتەوە ئێوە هەتانە چەندێک مربوطە بە کار و بە دەرسێکی خوێندنتانە. بەڵێ، من لێرە لە وڵاتی هۆلەند دەرسی بەشی IT ینی مهندسی کامپیوتەرم تەواو کردووە، لە بەشی سایبەر سێکیوریتی و بەشی ئەمنیەتی داتا و هەروەها پارێزگاریکردن لە داتا سێنتەرەکاندا دەورەم بینیوە، چەند دەورەیەکم لەو بابەتەوە بینیوە لە بابەتی موبیلیتی و سێکیوریتی وەتە ئەمنیەتی شەبەکە و ئەمنیەتی دەستگاکان تقریبان وەکو موبایل و کامپیوتەر و بڵین تۆڕی کامپیوتەری کە بەیەکەوە وەصلن و هەروەها پارێزگاریکردن لەوەی کە ئەو داتای یا داتا سێنتەری کە وەصلە بەم شەبەکانەوە چۆن ئەمنیەتی بتوانرێت بپارێزرێ و پارێزگاری لێ بکرێت. بەڵێ زۆر چاکە. ئەگەر ئەگاد لێ بوو بێ من لە معرفی بەرنامەکەدا و ناساندنی بەرنامەکە باسیەوەم کرد کە لە کاتی خۆیدا بە شێوەیەکی کە وڵاتان هەوڵیانەدا تەئسیردا بنە سەر هێزی لایەنی کە دشمن یاکو خەڵک و زۆر جار کاغەزیان لە ڕێگەی فڕۆکەوە لە ئاسمانەوە بڵاوە کردەوە و خەڵکیش یان خوێندەوە، جا بە زوانی ئەو وڵاتە بووە بەسەریا بڵاویانەکردەوە و یا بەسەر دشمنە بەسەر هێزی دشمنە بڵاویانەکردەوە. ئەمە بە شێوەیە یانویست تەئسیردا بنە سەر ئەو هێزەی وا لە بەرامبەریانە بوو. بەڵام مەسەڵەن ڕەنگدانەوەی شەڕ ئەو کاتە ئەوەندە نەبوو کە ئێستا هەیە. دواتر لە فیلم و لە ڕاگەیاندن وشتیوە ئەبیندرا، بەڵام ساڵیانی ساڵی پێچوو تاکو ئەو فیلمانە هاتنە سەر شاشەی تلویزیۆن یا سینەمایەکە، سینەماکانی شەکرد بڵێ لە ساحەیەکە بوو خۆ بەو شێوە نەبوو گەر باسی ئەو سەردەمە بکەین و بگەڕینەوە بۆ سەردەمە. بەڵام ئێستا تکنیک و تەکنۆلۆژی زۆر چوەتە پێشەوە. بەشێک لە وڵاتەکان هەر بە شەڕی سایبەری خەریکی دژایەتی لەگەڵ یەکەن. ئەو ئەبین مەسەلەن ئیسرائیل هەر لە ڕێگەی سایبەریەوە نیروگاهای ئەتۆمی ئێران ئەتوانێت دەستکاری بکە، یا زۆر وڵاتی تر هەر لە ترسی شەڕی سایبەری هەزار ڕێگەیان بینیوەتەوە بۆ بتوان خۆیان پارێزن. ئەسڵەن شەڕی سایبەری چییە؟ سایبەری چییە؟ پێمان خۆشە پێناسەیەکمان لەو بابەتەوە پێ بدەین. بەڵێ، شەڕی سایبەری یان کە بە ئینگلیزی پێی دەڵێن سایبەر ئەتاک بریتیە کە ئەگە بتوانێت بە شێوەیەکی کورد، ینی بەڕاستی پێناسەیەکی زۆر دووری درێژە، باسی زۆر لەسەر دەوێت بکرێت بۆی کە پێناسەیەکی دەقیق وردی لەسەر. بەڵام ئەگە بمەوێت بە کورتی و بە شێوازێکی بڵێن گشتی بمەوێت باسی بکەم، بریتیە لەوەی کە سەرچاوەیەکی ئینتەرنێتی یان بڵێن هێرشێک هەڕەشەیەک یان پلاماردانێک لە سەرچاوەیەکی ئینتەرنێتیەوە کە مەبەستێتی بۆی کە بتوانێت دەستڕەسی پەیدا بکات یان بتوانێت
بڵین سنتەری داتا یان داتا سنتەر یان سنتەری زانیاری شوێنی مەبەست کە مەبەستی تێریشی بکاتە سەر پەلاماری بدا ئەو شوێنانەی کە بڵین مەحدود کراون شخصین یان ئەو زانیارانەی کە بڵین ئیجازەی ئەوە نییە کە بە شێوەیەکی ئام دەسترسی پێدا بکرێت جا ئەوە دەکرێت کەسێکی بڵین شخصی بێ کامپیوتەری لە ماڵێ بێ دەتوانێت کۆمپانیایەک یان شرکەتێک بێ یان دەتوانێت تەنانەت وڵاتان بێ کە نمونەی زۆر لەو بارە لەم ساڵانەی دواییدا بەڕاستی ئێمە دەتوانین نمونەی زۆر بێنینەوە بەڵام مەبەستەکە ئەوەیە کە ئەوان بتوان دەسترسی پەیدا بکەن بەم داتایانە جاو داتایانە دەکرێت بدەزێت دەکرێت اختلاری تێدا بەوجود بێنرێت یانە دەکرێت تەنانەت تۆڕی شەبەکەکەش یان بڵین ئەو شەبەکە کۆمپیوتەری یا ئینتەرنێتی کە بەوجود هاتووە بڕوخێندرێت خراپ بکرێت کە ئەمە دەتوانین لە شەڕی تەنانەت ئەم بڵین شەڕی دوایی کە لە نێوان رووسیا و ئوکرایندا ڕوویدا نمونونەکانی بدۆزینەوە کە هێرشەکانی بوو ئەمە بەڕاستی ئەمە نمونەیەکی بڵین یان تەوزیحێکی کورتە دەتوانم لەمبارەیەوە بیدەم کە شەڕی سایبەری چییە باشە چۆن ئەوان هۆکارەکەی ئەوەیە کە ئێستا دنیا لە ڕێگەی تۆڕی ئینترنێتەوە پێکەوە پەیوەندی هەیە کە ئەوان نتوانن بەو شێوەیە بتوانن بچنە نفوس بکەنە ناوی یاد تەشەنە بکەنە ناو ئەو سیستمەی ئەوانەوە یاکو ئەوە لە ڕێگەی سەتەلای توشتیوەوە ئەچن بەبێ ئەوەی کە ڕاستەوخۆ لە ڕێگەی ئینترنێتەوە بێت وڵاتێک کەکرێ ئینترنێتەکەی دابخات و خۆی پارێزێ لە کاتی شەڕە ئایا هەردیسان لە ڕێگەی سەتەلای توشتیوە بۆیان هەیە یعنی ئەتوانن هین بکەن بچنە ناو ئەو سیستمانەوە تەشەنە بکەنە ناویەوە ئاڵوگۆڕی تیا پێکوێنن بەڵێ شەڕ یان هێرش سایبری بەڕاستی نمونەی زۆرە جۆری زۆرە یعنی دەکرێت کە ئەوە بڵێن کە ئێمە بە زۆر ڕێگا و شێوازی جیاواز دەکرێت کە پەلامار بدرێت ئەگەر ڕێگەم بەدا من دەتوانم چەند نمونەیەک ئەو نمونە باوانەی کە هەیە بۆ شێوازی هێرشەکان بۆی کە چۆن هێرش دەکرێت باسی بکەم لە نمونەی بەرچاویان ماڵوێرە یان بە ئینگلیزی پێ دەڵێن مەلیشی و سۆفتوێر یان پرۆگرامی ڕووخێنەر کە بە کوردیەکەیەتی ئەم جۆرە بڵین ئەم جۆرە پرۆگرامە کە بە شێوەکانی خۆشی کە بۆ خۆش شێواز جیاوازی وەکو ڤایرۆسەکان وەکو کرمەکان یان تەنانەت ترۆجان کە بەو شێوازە جیاوازانە دەتوانێت هێرش بکات و بە شێوازی هێرشکردنەکەی بەو شێوەیە کە ئەو هەوڵ دەدات بە شێوەیەکی نەخوازرا و هەوڵ دەدا بە شێوەیەکی نەخوازرا و بێتە ناو سیستمەکەەوە و لەو بوارەدا دەتوانێت وەکو خۆی کۆپی بکە بەبێ ئەوەی کە ئێمە ئەمسا ئاگادار بین لە نێو ئەو بەشانەی کە لە نێو هاردیسکەکاندا یا لە نێو داتا سنتەرەکاندا هەیە بەبێ ئەوەی کە کەسی بەرامبەر تەنانەت هەستی پێ بکات توانێت خۆی تەکسیر بکات خۆی بڵاو بکاتەوە و بەو شێوازە دەتوانێت ئەو داتایانە یا ئەو نمونانەی کە هەیە کۆپی بکات و لە تەریقی ئینتەرنێت بیگەڕێنێتەوە بۆ بڵین سەرچاوەکەی کە لێوەی هاتووە نمونەیەکی تر ئەوەی کە دەتوان باس بکەم ڕانسۆموارە یان ڕانسۆموێر بە ئینگلیسی کە پێی دەوترێت هێرشی باجوەرگرتن ینی ئەو هێرشەی کە دەکرێت مەبەستی ئەم هێرشە ئەوەیە کە وەختی واردی سیستمەکە دەبێت کارەکەی ئەوەیە اختلال ئیجاد دەکات لە سیستمەکەدا و تووشی ئەوە دەبێت کە ئەو کەسەی کە خەریکی کارە دەتا دەستڕەسی پەیدا ناکە بۆ داتایی کە هەیەت یان بۆ بڵین ئەو شەبکە کۆمپیوتەری کە هەیەی و لە بەرامبەردا ئەمە زۆر نمونە ڕوویداوە لە وڵاتانی ئوروپایی بەتایبەتەنانەت لە ئێرانیش ڕوویداوە کە ئەو کەسانی کە ئەو هەکارانەم کارە دەکەن داوای پۆڵێک دەکەن داوای پارەیەک دەکەن لە بەرامبەردا کە بتوانن بڵین کۆدێک بدەنەوە یان پاسپۆرتێک بدەن بۆی کە کەسەکە بتوان دەستڕەسی پەیدا پێ بکاتەوە بە داتا و بە زانیاریەکانی خۆی ئەمە نمونەیەکی بەرچاو نمونەیەکی تریش دەتوان باسی فیشینگ بکەم یان تەڵەنانەوە کە ئەمە زۆر باوە لە نێوان وڵاتاندا بە تایبەت کە لەم ساڵانەی دوایش دێمە دەتوانین نمونەی ئێران بینینەوە کە هێرشی من بۆیە بەڕاست نمونەی ئێران دێنمەوە کە مەبەستی سەرەکی ئێمەیە چەند جارێک ئەمە ڕێگەی بڵین باوی ئێرانە بۆی بەکاری بێنێ بۆی کە تەڵەب بنێتەوە بۆ نارەکان یا کەسانەی کە لە دژی حکوومەتی ئێرانن ڕۆژنامە نووسان و ڕۆشنبیران کە پێی دەوترێت فیشینگ یان پاسپۆرت هاروێستینگ فیشینگ واتە
وەرگرتنی مشخصات پاسپۆرت و ئەم جۆرە شتانە بە ڕێگەی داونانەوە تەڵەنانەوەوە و ئەمەش زۆر ڕێگەیەکی سادەیە بە ڕێکلامێک دەکرێت یان بە نردنی لینکێک لە تەریقی ئیمەیلەوە کە ئەو کەسانی کە ئەم ئیمەیلە دەکەنەوە لینکێکی تدا بطریق ئەم لینکەوە دەتوانن بە شێوەیەکی بڵین فیک یان دروستکرا و واردی سایت و ئەو شوێنانە دەبن کە بەلای کەسی بەرامبەر و سەرنجڕاشێشە و لەو بوارەوە ئەوان تووشی هەڵە دەبن و پاسوۆرد و مشخصاتی خۆیان دەنێرن کە ئەمە زۆر زەری دەبێت تەنانەت نمونونەکانی لە بانکەکانەوە ڕوودەدات کە زۆر کەس بەم بۆنەیەوە زۆر شتی لە دەستداوە بەڕاستی. نمونەیەکی تر دەتوانم ئەوە بڵێم man in the middle یان پیاو لە نێواندا یان کەسێک لە نێوان لە بینی دوو کەسدا کە ئەمە زۆر پرۆگرامێکی جاسوسیە پرۆگرامێکی شنوودە کە بە فارسی پێی دەڵێن شنود گوێگرتنە لەم بوارەدا ئەو کەسێک کە ئەم پرۆگرامە لەسەر مۆبایلەکەی یان لەسەر کامپیوتەرەکەیدا دەبەزێت کەسی سەرچاوە دەتوانێت گوێبیستی ئەو پەیوەندیانە بێت ئەو قسانە بێت یا تەنانەت نامەکان کە لە بینی خۆی و کەسێکی تێدا ڕەدوو بەدڵ دەبێت بە شێوەیەکی تەواو تێیدا بڵین شتەکانی جۆ لێ ببێت و بیبینێت. ئەمە نمونەیەکی زۆر گەورەشی بە شێوەی قانونی تەنانەت بڵین کە بڵاو بووەوە و زۆر ڕسواییشی لە نێوان وڵاتانی زۆر لە وڵاتان ڕوویدا وەکو پۆڵەند یان لە هێستان کە بە فارسی و ڕاست عەرەبستانی سەعودی ببورن و هەروەها تەنانەت ئەمریکاش لەم ساڵانی دواییدا ئەویش پرۆگرامی پێگاسوسە کە بڵین دروستکراوی کۆمپانیای NSO ئیسرائیل بوو و ئەمە یەکێکە لەو پرۆگرامە خراپانەی کە بەکاردەهێنرێ بۆ مەبەستی جاسوسیکردن و گوێگرتن کە تەنانەت خودی واتساپیش لە ساڵی بڵین لە ساڵەکانی پێشودا باسی ئەوەی کرد کە ئەم پرۆگرامە ئەم بەرنامی پێگاسوسە واتساپی بەکارهێناوە بۆی کە لەسەر تەلەفۆنەکانی نزیک بە 1400 نەفەر دابمەزرێت و شنود بکرێن و جاسوسیان لەسەر بکرێت و ئەمە زۆر پرۆگرامێک کە لەلایەن ئێرانیشەوە بە تایبەت بوون بۆ کەسانی کە جێ حکوومەتی ئێرانن بەکاردەهێنرێت نمونەیەکی زۆر بڵین جێگای سەرنجی حکوومەتی ئێران و دەسەڵاتدارانی ئێرانە کە بەکاری دێنن بەڕاستی. نمونەیەکی دیکە زۆر بە کورتی دەمێ باس بکەم ئەویش زیرۆ دەی ئەکسپلۆیت زۆر بە نێوبانگە ینی هێرشی ڕۆژی سفر کە ئەمە نمونەیەکە کە وڵاتان بە تایبەت بەکاری دێنن لە جیەکتی وڵاتانی زیلهێزی وەکو ئامریکا لە جی رووسیا یان رووسیا لە دژی ئوکراین ئەویش لەم ئەم پرۆگرامە دەگەڕێت لە بینی بۆ نمونە کە پرۆگرامی تۆ ویندۆزە یان ئەپڵە یان هەرچێکە لەو ناوەدا دەگەڕێت بە دوای دەرزێک یان بە دوای ئەو حفرە ئەمنیەتیە کەزانەی کە هێشتا نەدۆزراونێتەوە لەلایەن بڵین لەلایەن ئەو پرۆگرامێک پێ دروستی کردووە شرکەتی دروستی کردووە یان لەلایەن خودی ئانتیڤیروس و ئەو ئەمنیەتیانی کە پێکەنراوە هەندێک حفرە هەیە هەندێک بڵین بۆشایی هەیە ئەم بۆشاییانە هێشتا نەدۆزراونێتەوە لەلایەن ئەو کەسی کە بەکاری دێنێ و ئەم پرۆگرامە یان ئەم بەرنامە ڕۆخێنەرە هەوڵ بدا لەو ڕێگایەوە واردی بێت و ئەمەش نمونونەکەی دەتوانین لەم ساڵی دواییدا لە بڵین سایتە تەسیساتە ئەتۆمیەکەی ئێران کە هێرشی کرایە سەر و هەر لەم ڕێگایەشەوە بوو کە ئەو سایتانە هەک کرا. بەڵێ بەشێک لەوانە دەوڵەتان بەکاریێنن بۆ ئەوەی دژینەیارانی خۆیان لە وڵاتانی ئەوروپی پۆلیس بۆ ئەوەی ئەو دەستە ئەو گروهانە ئەو دەستانەی ئەو هێزانەی و خەریکی کاری خراپن دزیەکان یاک و کریمینەڵن یاشتیکیا بۆ سوورەتەن ئەمانە لەو ڕێگەوەیان بینێتەوە بۆ تاکە کەس چۆن ئەبێ خەڵک پارێزگاری لە خۆی بکات چونکی ئەمە هەروە بە خۆشتان ئاماژەتان پێکرد جاری وایە هێرشە کرێتە سەر تاکە کەسیش وە پێی ئەڵێن سیستمەکەی قڵفەکەن ئەڵێن ئەبێ پارەیە بدەینە تا بۆ تەکەینەوە ئەبێ چ بکرێ بۆ پارێزگاری لەوە بکرێەوەیە چەندێک خەڵک سیخەی ببێت لەوە بۆ لاگەراوە بۆ شێوەی باسەکەن سیقە بە هیچ شتێک نابێت نە بە تەلەفۆنەکەتە بێ نە بە کامپیوتەرەکە ئەبێ بە هیچ شتێک سیقە ناکرێت
ڕاستە ئەو شتە هەیە، یعنی شتێکی بەربڵاوە لە هەموو دنیادا هەیە و کەسانێک بە تایبەت ئەو کەسانەی کە بڵێن ڕۆژنامەنووسن ڕۆشنبیرن یان تەنانەت کەسانێک کە خەڵکی ئاساین و تەنانەت لە ماڵەوەشن تووشی هەر هەمان گرفت دەبن. ڕەنگ بێ بۆ کەسانێک کە ئاساین بۆ لە دەستدانی داتاکەیان یان مۆبایل یانە کۆمپیوتەرێکیانە ڕەنگ بێ هەوڵ بدەن شتەکەیان ریسێت بکەنەوە. بەڵام ئەمە ڕاستیە کە ڕوو دەدات. من دەتوانم وەک نمونە خودی ئاماری خودی گوگڵ بەکاربێنم کە لە ساڵی 2011دا باسی ئەوەی کرد کە حکوومەتی ئێران هەوڵی داوە ئەو پرۆگرامانە خراپانە بەکاربهێنێت کە لە دژی ئەو کەسان کە لە دژی حکوومەتن هەڵسوڕاوانی مافی مرۆڤ. بەڵام ئەوەی کە ڕێگاکانی چۆن بتوانین بەرگری لێ بکەین بەڕاستی زۆر بڵێن بۆ کەسی تایبەت ئێمە لە ئێران زۆر زەحمەتە بەهۆی ئەوەی کە گوشاری ئینتەرنێتی و گوشاری بڵین بەرفراوانی ئینتەرنێت لە ئێراندا زۆر کەمە. بەڵام ئەو ڕێگانی کە دەکرێت ئینسان بەکاری بێنێکێکەوەوانە بەکارهێنانی ئەنتیڤیرۆسە، یعنی ئەنتیڤیرۆسێک کە بتوانین لەسەر مۆبایلەکان لەسەر کامپیوتەرەکان بەکاربێنین بە شێوەی بەردەوام مانگانە یان ئەگەر بکرێت 2 هەفتە جارێک و بڵێن ئەنتیڤیرۆسە کە ئەپدەیت دەکرێتەوە و ئەوەش دەکرێت بە ریسێرچ لە تەریق ئینتەرنێتەوە بتوانین ئەنتیڤیرۆسێکی ئەکتیڤ و کارا بدۆزینەوە کە بتوانین بەکاری بێنین لەسەر کامپیوتەرەکانمان. هەڵبەتە ئەوەش دەبێت بڵێم کە خودی ویندۆز بۆ نمونە ئەنتیڤیرۆسی خۆی هەیە، بەڵام ئەو ئەنتیڤیرۆسانەی کە بڵێن بە تاحەدێک خۆڕایین یان فرین زۆر کاراییان لە بەرامبەر و ئەپدەیت نابنەوە بە ڕۆژ نابنەوە بەرامبەر بەو ڤایرۆسانە یان ئەو کرمانەی کە ڕوو دەدەن دروست دەکرێن بۆ هێرشکردنە سەر خەڵک. چونکە ئەوەش بڵێم کە ڕۆژانە یان بەتوانم بڵێم بڵێن لە سانیەدا نزیک بە 20 ماڵوێر و ڕانسوموێر واردی ئینتەرنێت دەبێت کە هێرش دەکەنە سەر خەڵک و هەوڵ دەدەن بۆ دزینی داتا و شتەکانی. ڕێگایەکی تر ئەوەیە کە ئاپدەیتکردنەوەی بەردەوام. ئێمە زۆر کەسمان هەیە کە هیچ کات گرنگی نادا بەوەی کە مۆبایلەکەی یا لاپتۆپەکەی ئاپدەیت کاتەوە یا کۆمپیوتەرەکەی ئاپدەیت کاتەوە کە ئەمە زۆر گرینگە لەبەرەوەی کە ئەو بڵین ئەو سۆفتوارێکی لەسەر کامپیوتەر دەستگاکەی تۆ هەیە لەلایەن خودی ئەو کەسێک کە بڵین ویندۆزە یان ئەپڵە یان هەر کەسێکە بەردەوام خەریکی ئاپدەیتکردنەوە و بەرتەرەفکردن و وەلانانی ئەو بۆشاییانە یان ئەو نقطە زەعفانەیە کە لەو پرۆگرامەدا هەیە و ئاپدەیتکردنەوەی ڕێگایەکی زۆر باشە بۆی کە بتوانین زۆر جار بەرگری بکەین لەو واردبوونی ڤیرۆس و ئەو شتانی کە دێن بەردەوام هەڕشەی هێرشیان لەسەر. ئەمە ڕێگایەکی تر دانانی پاسوۆردی بڵین بەهێزە. دانانی پاسوۆردی بەهێز بۆ مانایی کە ئێمە بۆ خۆمان دەزانین زۆر کەسی دەزانی کە پاسوۆردی بەهێزی داناوە، بەڵام دەبینی کە لەسەر مۆبایلەکە یان لەسەر کامپیوتەرەکەی لەسەر دەفتەرچێکی سادە یان لە وۆرد یان لە بڵین کلەد بلۆکێکدا نووسیویە و لیستەکەی لێدا هەیە کە ئەمە زۆر خراپە. ئەگەر ڤایرۆسێک ئەگەر بڵین ماڵوێرێک زۆر بە شێوەیەکی زۆر ئین یەک دانەژواردی ئەم کۆمپیوتەرە بێت دەتوانێت ئەم داتانە دەستی بەڕابکە و ئەوە زەرێکی و زیانێکی زۆر دەگەێنێ بە کەسی بەرامبەر. بۆیە ئەگەر پاسوۆردت ئەپدەیت کردەوە هەوڵ بدەیت لە ئەپلیکیشنی وەکو ئەو ئەپلیکیشنانەی کە دەتوانین بۆ خۆیان قفڵن و دەتوانی پاسوۆرد و مشخصاتی خۆی تێدا سیف بکەی. ڕاستی من حضوری ذهنم نینم کاتەدا نێوی ئەپلیکیشنەکان بێنم، بەڵام زۆر ئەپلیکیشن هەیە کە دەتوانین وەکو کیپاس ببوون ئێستا بیرم هاتەوە. کیپاس ئەپلیکیشنێکە خۆڕاییە بەلاشە دەتوانین بەکاری بێنین بەتوانین ڕەمزەکانی تێدا سیف بکەین. بەڵام ئاپدەیتکردنەوەی خودی پاسوۆرد بە شێوەی بڵین 3 مانگجارێک یان تەنانەت ئەگەر بتوانێت بکرێت بە شێوەیەکی کورتتر ئاپدەیتکردنەوەی ئەم پاسوۆردانە زۆر کاریگەری و تەأثیری هەیە لەسەر ئەوەی کە تۆ ئەگەری هێرشەکان بۆ سەر ئەکاونت و بۆ سەر داتاکەی خۆت کەم بکەیەوە. هەروەها کۆپیکردن و باکابوەرگرتن لە کامپیوتەرەکەت لە مۆبایلەکەت کە هەتە. من پێشنیار دەکەم ئەو کەسانی کە مۆبایلیان هەیە ساڵانە یان ئەگەر دەکرێت کورتتر یا 6 مانگجارێک مۆبایلەکەیان بتوانن ریسێتێک بکەنەوە ئەپدەیت باکاپێک یان کۆپیەک
شتەکانیان بگرن لەسەر موبایلەکە و هەوڵدی موبایلەکەیان ریستێت بکەن. ئەمە ڕێگایەکی زۆر باشە بۆ پێشگیریکردن لەوەی کە ئەو ئەپلیکیشنانە یا پرۆگرامە خراپانەی کە نەخوازراون لەسەر موبایلەکە بسەردرێنەوە و لا ببرێن. ئەو ئەمان ڕێگاهایەکن کە ئینسان دەتوانێت بۆ خۆی لە ماڵەوە لە ڕێگای بڵێن خۆیەوە بتوانێت ئەو ئەداتا و شتەکانی ئەمنیەتی بپارێزێت. بڵێ کاکیا من باسی ئەوەتان کرد کە کۆماری ئیسلامیش هەوڵەدا بە شێوەی جۆراوجۆر لەگەڵ نەیاران یا لەگەڵ خەڵکی ناڕازی یا لەگەڵ ڕۆژنامە نووس و شتیوە بەو شێوەیە ڕەفتار بکە. لەو چەند ساڵی ئەخیرا ئەتوانین لە 5 ساڵی ئەخر زیاتریش بڵێن کۆماری ئیسلامی لەگەڵ نەیارانی ئۆپۆزیسیۆن کە هەم لە کوردستان و هەم لە شوێنەکانی تر هەوڵی داوە هەر لە ڕێگەی ئەم شەڕی سایبریەوە بێتە دژ بە هێزانە بێت، یا کەسە نێرێت یاکو ئەوەی کە نوعێک فەزایەکی بێ باوەڕبوون بە یەکتر لە ناو ئەو هێزانە دروستەکە. هیچ کەس باوەڕی بە هیچ کەسیە، هەموو کەسی وایە ئەو کەسە بە نوعێ جاسووسە، خەبەراتێک بە دەستی ئەگا خەبەراتەکەن زلە کاتەوە، یاکو سایتهایەکی دروست کردووە کە ئەو سایتانە بەکارێنێ بەرامبەر بەو هێزانە. ئەمە چەندێک ئەو هێزانە ئەتوانن بەرامبەر بەمە ڕابوەستنەوە بۆ بتوانن کاردانەوەیە بکەن دژ بەم هێرشە سایبریانەوە کۆماری ئیسلامی ئەیکات. بڵێ بەدڵنیاو ئێران بەردەوام خەریکی هێرشکردن بۆ سەر وڵاتان، بە تایبەت وڵاتێکی وەکو ئیسرائیل کە بەپێی ئاماری خودی ئیسرائیلیش کە لە ساڵی 2020 بڵاوی کردەوە، ئێمە دەتوانین ئەو بڵین کە ئەو زیاتر لە دەیان جار هێرش کراوتە سەر ژێرخانەکانی ئیسرائیل کە دەتوان بڵێن ژێرخانی ئابووری تەنانەت سەرچاوەکانی وزا کە دەکاتە شرکەتی بەرق و ئاو تەنان سەدەکانیش. تەنیا ڕێگە ئەوان بڵێن ئیسرائیل بۆ خۆی شتێکی داناوە بە نێوی گومبەری بەرگری سایبەری کە ئێرانیش بۆ خۆی شتێکی بۆ نێوە داناوە بە نێوی دژافا یان شتێکی لەو بابەتە کە تەنیا کاریان ئەوەیە گەر هێرشیان بکرێت و هەوڵ بدێت ئەم هێرشانە دەفع بکرێن یان هێرشانە ڕەت بکرێنەوە. بەڕاستی بۆ بەشی ئێرانەکەی ئامارێکی باش لە بەردەست نییە کە بتوانین واقعاً بزانین چۆن ئەو دەفعانە دەکات، بەڵام ئێمە جار لێرە و لەوێ دەبینین کە هێرشی دەکرێتە سەر ئەو هێرشانی ئێرانیش بەڕاستی بەردەوامە لەسەر ئیسرائیل، لەسەر ئامریکا، لەسەر وڵاتانی دیکە. بەڵام تەنیا کارێک وڵاتانە دەتوانن بیکەن ئەوەیە کە ئەوان بەکارهێنانی ئەو فایرواڵانەی کە هەیەە بە بەکارهێنانی ئەو سیستمە دیفاعیەی کە دروستیان کردووە یان ئەو وایت لیستەی کە پێکیان هێناوە. بۆ نمونە من دەتوانم بۆ نمونە وڵاتی هۆڵەند بێنمەوە کە بۆ خۆم تێدا دەژیم. ئەم وڵاتە کارێک کردن لەم دوای ساڵانەی دواییدا کە شەڕی رووسیە و ئوکراین درێژەی هەبووە بەردەوام بەرەو قوڵتربوونەوە دەڕۆی و شەڕی سایبەری ڕووی دەدا. کارێک کە کرا ئەوە بوو کە هەوڵ بدەن ژێرساختە ئەمنیەتەکانی ئەم وڵاتە لەلایەنی سایبەریەوە تەقویەت بکرێت و ئێران یەکێک بوو لە ئەو وڵاتانەی کە لە لیستی سەرەوەی ئەمنیەتیدا بوو بە خاطری و هێرشانەی کە دیکاتە سەر وڵاتانی ئوروپایی. وەتە ڕێگاکە ئەوە بوو کە آیپی ئادرێسەکانیان یان شەبکەی ئینتەرنەتی ئێران لە وڵاتی هۆلەند ڕەت دەکراوە و هەر جۆرە دەیدۆسێک یان ناردنی داتایەک بەرامبەر لە ئێرانەوە بەرەو ئوروپا ڕەت دەکراوە و دادەخرا و بەم شێوازە هەوڵ دەدرا کە ژێرخانە بڵێن ئابوووریەکانی یان ژێرخانە تەنانەت من دەتوان بڵێم کە پێی دەڵێن بڵێن ژێرخانی گشتی یان کۆمەڵایەتیەکان وەکو بۆ نمونە وەکو تەنانەت قەتارەکان هاتوچۆ قەتارەکەی بە پاس و ئەوانە کە ئەمانە هەموو بە تۆڕ ئینتەرنێتیەوە بەتایبەت لە وڵاتانی ئوروپای وەسڵە و ئامانجی سەرەکی ئێرانن
وەکو هێرشکردنە سەریان و هەوڵدان بۆی کە هەک بکرێن کە ساڵانە زیاتر بە نزیک بە 10 تا 20 جار بۆ نمونە لە وڵاتی هۆڵند من دەتوان بڵێم کە هێرشی وەها دەکرێت و دەفع دەکرێتەوە کە سەرنجامێک یا ئەنجامێکی وەهای نییە بۆ ئێرە. بەڵام ڕێگاکە داوای لێبردنەی هێزی ئۆپۆزیسیۆن کە طبعاً لەباری ماڵیەوە ئەو هێز و توانایە نییە کە ئەو سیستمیاوە دابمەرزێنێ ئەوان چۆن کادانەوە بکەم بەرامبەر بەو هێرشانە؟ بەڵێ بەڕاستی ئەم شتێکی زۆر قورسە بە تایبەت بۆ ئۆپۆزیسیۆنەکانی ئێران کە بۆ نمونە ئەو ئۆپۆزیسیۆنی زیاتر کە لە کوردستانی باشووریان لە کوردستانی عێراقدا دەنیشن قورسە بۆی کە بتوانن ئەمنیەتی خۆیان بپارێزن، بەڵام پاراستنی ئەمنیەت تەنیا بەستە بەوەیە کە ئەوان بتوانن سیستمی ئینتەرنێتی خۆیان یان سیستمی داتای خۆیان بەستە ڕاگرن و هەوڵ بدەن کە ئەو پەیوەندی کە هەیەە کە بەرەو ئوروپایە هەوڵ بدەن بتوانن لەو تەریقەوە ئەمنیەتی خۆیان بە دانانی فایرواڵ و بە دانانی دەستگای کە شتێکی زۆریش سیر و سەمەرە نین ئەو فایرواڵانە یان ئەو دیوارە ئاگرینیانە کە بە کوردی دەتوانن وانی بێنین دەکرێت بەکار بهێنرێەوە لە تاریخەوە ئەو هێرشانەی کە دەکرێت دەفع بکرێن و بکشێنەوە. بەڵام تەنیا ڕێگایەکە بڵین زۆر تەسیری هەیە لەسەر وڵاتانە وەکو ئەو ئۆپۆزیسیۆنی کە لە کوردستان هەیە ئەویش ئەوەیە هەوڵ بدەن کامپیوتەرەکانیان وەکەوەی کە کوتم ڕێگە چارەیەکی دیکە نیە، بەڵام ئەوەیە کە ئابدەیت بکرێنەوە هەوڵ بدەن لە باشترین و یان ئەگەر تەنانەت ئەگەر ناکرێت هەندێقل لە باشترین ئانتیڤیرۆسەکان ئیسیفادە بکەن ئەگەر توانای بەکارهێنانی باشترین یان نوێترین سیستمەکانیان نییە، بەڵام دەکرێت ئەوانە ئابدەیت بکرێنەوە، دەکرێت هەوڵ بدرێت فایرواڵی تەواویان ئەگەر دەکرێت داتا سێنتەرەکانیان یا زانیاریە مهمە بڵین ئەو کەس ئەو شتانی کە حساسترن بکرێت لە داتا سنتەرە ئوروپایەکاندا. من پێشنیاری داتا سنتەری ئەمریکایی ناکەم، بەڕاستی داتا سنتەری ئەمریکایی لەگەڵ فۆروارد لەگەڵ بڵین قانونی ئەمریکادا زۆر فەرقیە لەگەڵ ئوروپا، بۆیە پێشنیاری داتا سنتەر ئوروپایەکان دەکرێت بەکرێ بگیرێنەوە مەبلەغێکی زۆریشی نییە بەڕاستی دەکرێت بەکرێ بگیرێن و شتە حساسەکان داتا حساسەکان لەوێدا هەڵبگیرێن و پارێزگاریان لێ بکرێت. من نمونەی ببوورە من نمونەی داتا سنتەری ئەمریکاییم هێنام پێم خۆش بۆ ئەوەش باس بکەم بۆ کەسی شخصی کە ئەپڵی هەیە بە تایبەت و ئایکلاود بەکاردەهێنێت لە نمونەی بڵین رانسۆموەر یا بەکارهێنانی داتایان ئەوەی کە داتای شخصی بڵاو دەبێتەوە لە فۆرواردەکان یان لە قانونەکانی ئایکلاودە ئەپڵدا ئەوە هاتووە کە بۆ نمونە بە پێی قانونی ئەمریکا ئەوان ئیجازەیان هەیە کە واردی سیستم و داتاکانی تۆ ببن و تێیدا ئەو ئەکسانە یا ئەو شتانێکی تۆ هەتە ئەوان دەتوانن دەستکاری بکەن تمشای بکەن و بڵین کۆنتترۆلی بکەن و تەنانەت بۆیان هەیە ئەگەر ئەکسێک تەنە ئەکسێک کە هەیەانە دەتوانن بوان هەیە ئۆکسە هەڵبگرن و لە ڕێکلامەکاندا بەکاری بهێنن کە ئەمە زۆر کەس نایزانێ و زۆر کەس بە خاتری ئەوەی کە ئەو فۆرواردانە یا ئەو قانونانی کە باز دەکرێن زۆر دووری درێژن ئێمە ئەکسەرەن وەکو خۆمان وەکو کەسی شخصی هەر قبوڵی دەکەین و داتاکانمان ببێ ئەوەی کە بزانین چی بەسەر یەکسەردی نێرینە سەر ئەو داتا سنتەرانە. بۆیە پێم خۆش بۆ ئەوەش باس بکەم کە ئەوەش ڕێگایەکە بۆ ئەوەی کە بتوانیت پارێزگاری لە داتا و زانیاریەکانی خۆت بکەیت. بڵێ کاکە من ڕێگەیەکی کەی کە لەم دوایانە زۆر بەرچاوە بۆ ئەوەی کە لەسەر خەڵک لەسەر بیرروبۆچوونی خەڵک تاسیر دابنێ ئەم فەزای مەجازیەیە کە باسە کرێ ئەوەیش لە ڕێگەی فەیسبوک و ئینستاگرام و نازانم زۆر شتی تر کە هەیە حتا لەم شەڕی ئێستش کە لە ئارادایە لە شەڕی ئوکراین و رووسیا ئەوە بەکار هاتووە بۆ بڵاوکردنەوەی فیلمی کوشتنی مەسەلەن سەربازانی یا خەڵکی ئوکراین وای لە هاتووە لەو شانەدا کۆمەڵێک کۆ بوونەوە دانەیەک پرسیاری کرد ڕێگەی چییە؟ ئێمە ڕێگەی زانیاری دروست پیا لە کۆبی پێدای بکە ئەوەی وا هەیە لایەنە یا بڵێن ڕۆژاوا زیاتر یا ڕۆژاوا زیاتر بڵاوی کاتەوە چەنێ ئەمە جێگەی سیقەیە ئایا شوێنێکی ڕاستوانیە کە ئینسان مستەقل بێ لەسەر پێی خۆی بێ کە ئینسان سیقەی پێ بکات و
چای لێ بکە ئەمە بە شێوەیەکە بێ لەگەڵی هەڵسوکۆت کرێت. بەڵێ ئەوەی ئێوە باستان کرد بتوانین نێبنی فیک نیوز کە لە سوشیال میدیا و لە تۆڕە کۆمەڵاتیەکان و لەسەر وێبسایت تلویزیونەکانیش تەنانەت بەکار دەهێنری فیک نیوز یان هەواڵی درۆینە یا هەواڵی ناڕاست و دەستکاری کرا و پێ خۆش بوو ئەوەندەی لەسەر بڕۆم بۆ بینەرانی خۆشەویست کە فیک نیوز بەو هەواڵانە دەوترێت یان بەو خەبەرانە دەکوترێت کە مەبەستی ڕاستیان تێدا نییە و هەواڵەکە ناڕاستە هەواڵەکە درۆیە بەڵام بە مەبەستێکی سیاسی بە مەبەستێکی ئابووری یا بە مەبەستێکی شتێک شکاندن یان ترۆری شخصیەتی کەسێک بڵاو دەکرێتەوە و ئامانج لێ ڕووخان و تەنانەت ئامانجی ئابووریشی دەکەم باسم کە دەکرێت لە پشتیەوە بێت. بەڵێ زۆر بەڕاستی بۆ خۆشت دەزانی کاک مەحیە ئێمە لە وڵات سەردەمێکدا دەژین سیستمەکەمی سەرمایه‌داریەوە هیچ هەواڵێک کە بڵاو دەبێتەوە هیچ هەواڵێک بێلایەن نییە یان حتمما سەربەلایەنێکە. من لە سایتی یان لە خودی گوگڵەوە سایتی شێ بنیوی نگرام کە ئەگەر ئێمە سەیری بکەین و بە هەر بە وشەی فیک نیوزدا بگەڕین دەبینین کە ئەم وشەیە زۆر لە کۆنەوە هاتووە هەزاران ساڵە بوونی هەیە بڵاوکردنەوەی هەواڵی درۆینە بەڵام لەم ساڵانی دواتر لە ساڵەکانی 2010 ئەیتر تا 2014 و لە 2014 تا ئەمڕۆ تقریبا بڵێن گەشەیەکی چەند سەد دەرسەدی ینی 100% نا بەڵکو 200-300% بووە و بە بڵاوکردنەوەی ئەم هەواڵانە وەکو هەواڵەکان کە مەز بخۆمان زین لەم شەڕی دوایی رووسیا و ئوکرایندا فیک نیوز یان تەنانەت دیپ فیکە بۆ دەموچا بڵین دروستکردنی شخصیتەکان بە شێوەیەکی درۆینەوە بڵاوکردنەوەی ڤیددیۆ کە بەو شێوازە کە دەموچاوی کەسێک لەسەر کەسێکە و دەنگ و شێواز و دەموچا و حرەکەتەکانی هەموو یەک کەسە بەڵام ئەو قسەی کە دەیکات بە مەبەستێک بۆ ڕوخاندنی ئەو کەسە یان بۆ ڕوخاندنی وڵاتێک کە ئێمە نمونونەکەی توانین ئەوەی فەدیپەکەی رووسیا بینی وەکو هەواڵێکی درۆینە کە زێلنسکی تێدا بوو کە داوای لە سەربازەکانی دەکرد چەکدانێن و تەسلیمی رووسیا بن. ئەلبەتە مەش دوایە لەلایەن هەکەرەکانی و یا لەلایەن ئوکراینەوە بڵام درراوە و شتێکی بە شێوەش بۆ پوتین دروست کرا بەڵام ئەمە بڵین زۆر بە شێوەیەکی قوڵ لەم ساڵانەی دواییدا و لە ساڵی 2016 کە تەسیرێکی کە بە قسەی ئەمریکا خۆی دیپ فیک سۆری ببەخشە هەواڵی درۆینە یان فیک نیوز تەسیرێکی زۆر گەورەی هەبوو لەسەر هەڵبژاردنەکانی ساڵی 2016 ئەمریکا کە هەمووشمان بیستمان کە پێیان وابوو کە رووسیا تەسیرێکی زۆر لەسەر ئەم هەواڵانە بووە. بەڵام چ ڕێگایەکەی بۆی کە ئێمە بتوانین ئەم هەواڵە درۆینانە بناسینەوە چەند ڕێگایەکە یەکێک لەوانە ئەوەی کە محتەوای ئەو هەواڵانەی کە بڵاو دەبنەوە زۆر سەرنجڕاکێشن یان تەنانەت سەرتیتری هەواڵەکە سەرنجڕاکێشە بەلای منێکەوە بۆ نمونونەکە خەریکم لە ئینتەرنێت یا لە فەیسبوک یا لە ئینستاگرام خەریکی بڵاوکردنەوەیم دانیشتمەوە دەخوێنمەوە سەرتیتری خەبەرێک یان سەردێڕی هەواڵێک کە من دەیخوێنمەوە سەرنجڕاکێشە و جێگای باوەڕ نییە ئەمە بۆ خۆی گومانێک دێگەیەنێت بەو کەسێک ئەو ئیدەیە کە ئایا ئەم هەواڵە ڕاستە ئایا ئەم هەواڵ واقعیە و هەروەها ئێمە دەتوانین تمشای سەرچاوەکەی بکەین ینی ئەو سایتی کە ئەم هەواڵی بڵاو کردوتەوە ئەو ئەکاونتی ئەم هەواڵی بڵاو کردێتەوە تا چەندە بڕوا باوەڕ پێکراوە تا چەندە جێگای متمانەیە بۆ ئەوەش دەگەڕێتەوە بۆی کە ئێمە بتوانین بەناسینی ئەو وێبسایتانی کە ئێمە یان ئەو سەرچاوە هەواڵیانی کە ئێمە تەمەشایان دەکەین. ڕێگایەکی تر بۆ ناسینەوەی ئەم هەواڵە درۆینانە ئەویش بڵین سەرچاوەی ئەسڵی هەواڵەکە نەک ئەو سایتی کە بڵای کردەوە بەڵکو بۆ نمونە ئێمە دەزانین کە زۆر لە ئێران و تەنانەت لە ئینستاگرام فەیسبوک ئێستا مستەی دەکەین دەبینی هەواڵێک دەبیستین کە دەڵێ فلانە کەس یا فلانە دکتۆر لە ئەمریکا یا فلانە دکتۆر لە فلانە وڵات کە زۆربەی خەڵک نە زمانی ئینگلیزی دەزانێت یا زمانی ژاپۆنی یا چینی کە بە نێوی ئەو کەسانەوە هەواڵ بڵاو دەبێتەوە و مەبەستی زیاتر ئابووری و مەبەستی یان تەنانەت
مەبەستدار و گۆڕینی بۆچوونی کۆمەڵایەتیە، بەڵام ئێمە دەتوانین سەرچاوەکە بگەڕین واقعام زین ئەو کەسە یا ئەو نووسەرە یا ئەو سەرچاوی کە هەواڵەکەی لێوەی وەرگیراوە تا چەندە لە ئاستی جیهانیدا بەنێوبانگەوە تا چەندە ئێمە دەتوانین متمانی پێ بکەین. زۆر ڕێگایتر هەیە کە ئەگەر مەجال هەبوو دەتوانم باسییان بکەم کە بۆ ناسیەوەی هەواڵ درۆینەکان. بڵێ بەکارهێنانی ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە ئێستا زۆر باوە، ینی تۆ کەم کەسە بینی لە ناو تەلەفۆنی یا گوشی دەستیەکەی هەموو ئەم ئینستاگرام و فەیسبوک و شتیوایتیان نەبێت، هەموو کەسەیەتی ڕۆژانەیش خەریکن، ینی جاران نەگەرە ئەدبینی خەڵخەری بوو جەریدە یا ڕۆژنامەیەکی خوێندەوە، ئێستا هەموو عالم دانیشتون زاری وایە لە ژوورێکە هەموو عالم دانیشتون هەموو کەس تەلەفۆنەکەی بەدەستەوەی خەریکی چاودێکردن لە یا لە بڵاوکردنەوەی شتێکە یا چاوەکە لە هەواڵ و زانیاری و شتیاوە. طبعاً ئەمانە چەندێک ئەتوانێت مثلەن ئەو کەسانە بێ بۆ خۆیان ئەبێ چی بکەن کە لە خۆیان بپارێزن لەوەی کە تووشی ئەوە نەبن یا بخۆیان پەرە نەدەن بەو نوع هەواڵانەی کە فەیکن یان هەواڵی درۆینن، ئەبێ سەرچاوەکەی بچینەوە بۆ لای سەرچاوەکەی کە بەو شێوە ئاماژتان پێکرد. بەڵێ هەر بۆ شێوازی خۆشتان باستان کرد، بڵین ریسێرچێک یان لێکۆڵینەوەیەکی تازە لەم ساڵانەی دواییدا بوو کە لە مؤسسەیان ڕێکخراوی تەکنۆلۆژی و فەناوەری لە ماساچوست لە ئەمریکا بوو کە ئەوان پێیان وابوو نیوەی ئەو هەواڵانەی کە لە دنیادا بڵین هەواڵە درۆینانە بە شێوازێکی نەخوازرا و نەزانرا و بڵاو دەکرێنەوە. ئەو کەسانی کە ئەو هەواڵانە بڵاو دەکەنەوە هیچ ئاگان لەوە نییە کە ئەو هەواڵی ئەوان شێری دەکەن یان بەرە بە بڵاوکردنەوەکەی دەدەن فەیکە و هیچ ڕاستی تێدا نییە. و ئەمە زۆر تەسیری هەیە لەبەر ئەوەی کە ئەو کەسانی بۆ نمونەمە لە فەیسبوک هەروەگن ئیشارەم پێکیا لە ئینستاگرام بە تایبەت کە ئێستا بڵین بەرفراوانێکی زۆری دیوە، ئێمە زۆر هەواڵ دەبینی، تەنانە زۆر ڤیددیو دەبین ببێ ئەوەی کە لەسەر چاوەکەی ئاگاداربین، بەبێ ئەوەی کە بزانین ئایا ئەو هەواڵە یا ئەو وێنەیە یا ئەو ڤیددیۆیە کە بڵاو کراوەتەوە لەگەڵ سەرچاوەکەی کە ڤیددیۆکەی خۆی بڵاو کردەوە تا چەندە یەکتر دەخوێنێتەوە. و ئەوە ڕێگایەکە بووی کە بە تایبەت وێنە ینی زۆر وێنە بڵاو دەبێتەوە ببێ ئەوە کە ئێمە بزانین ئەو وێنەیە ئایا واقعەن وا بووە یان دەستکاری کراوە. ئەومە دەکرێت ئەو وێنەیە وەکو نمونە ئێمە دەتوانین بێنێ لەگەڵ سەرچاوە ئەسلەکەی خۆی ئەو سایتە یا ئەو شوێنی کە ئەو وێنەی بڵاو کردێتەوە لەگەڵ ئەو مقایسە بکەین کە ئایا گۆڕانی پێدا هاتووە، ئایا هیچ تەسیرێکی یان هیچ فۆتۆشاپێکی تێدا بەکار نەهاتووە. و شێوازێکی دیکە ئەوەیە کە سەیری هەواڵەکانی تریشکەین پێش ئەوەی کە ئێمە هەواڵێک لە بڵین شەیر بکەین یان بەرە بە بڵاوکردنەوەی بدەین، ئەوەیە کە ئێمە بتوانین ئیستنبات یان هەڵسەنگاندنی خۆمان بۆەوەی کە ئێمە چەند سەرچاوەیەکی جیاواز چەند وێبسایتێکی جیاواز سەرنج بدەین و بزانین ئایا ئەو هەواڵی کە لەم سایتە بڵاوەتەوە یا لەسەر ڕۆژنامەیەن بڵاو بووتەوە چەندە لەگەڵ ئەو هەواڵی کە لە شوێنێکی تر و لە سەرچاوەیەکی تر بڵاو بووتەوە یەکتر دەخوێنەوە لەگەڵ یەک هاوبەشن. ئەمە زۆر تەسیری هەیە لەسەر ئەوەی کە ئێمە بتوانین ڕاستی دروستی هەواڵەکان بناسینەوە. و هەروەها ئەوەش بڵێم کە وەختێک ئێمە هەواڵێک دەخوێنینەوە بە تایبەت ئەو هەواڵانی کە فەیکن لە تاریخەکاندا یان لەو مێژوەی کە تێدا نووسراوە هەڵەی زۆر دەکرێت یان غەڵەتی ئیملایی زۆر تێدایە. ئەم شێوازە ئێمە دەتوانین بخوێنین بە تایبەت کە کاتی هەواڵێک دەخوێنیەوە دەبینی کە ئەو تاریخی کە ئەو باسی دەکات ئەسەن لەگەڵ ئەو کاتێک کە شتەکەی تێدا ڕووداوە یەکتر ناخوێنێتەوە. و ئەوە دەلالەت لەوە دەکات کە ئەو هەواڵ دەستکاری کراوە و مەبەستێک یان بۆ لایەنگری لە لایەنێک یان بۆ ئەوەی کە جانبدارانە لە لایەنێکەوە بڵاو بکرێتەوە دەستکاری و هەواڵە کراوە. بۆی ئەم ڕێگەیانە ئێمە دەتوانین زۆر بە سادەی ئەگەر لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بیان خوێنینەوە دەتوانین بە سێرچێکی سادە بە سێرچکردن لە سەرچاوەکانی بۆی کە لێ بکۆڵینەوە ئایا ئەو منبعی بڵای دەکاتەوە جێگەی متمانی ئێمە دەتوانین ڕاستی دروستی هەواڵەکان لێک جودا بکەینەوە. بڵێ چیپ ئەوێ بکرێت بۆ ئەوەی کە لە هەموو ئەم ئیمکاناتی تەکنۆلۆژی داتاوە یاکو فەزای مەجازیە جۆرەیە خەڵک وەڵ بگیرێت کە بکرێت زانیاری بدا بە خەڵک، ینی شتی ڕاست بە خەڵک بڵێت. ئایا هەر ئەو جۆرەی وە ئێستا و بەرنامە زۆر زیاتر خەڵک ئەترسێنە لەوەی کە شت فەیکە شت
ئەو شتانەوە ئەوترێت درۆنیە ئەوە دێنە ناو کامپیوتەرەکەەوە دێ ناو تەلەفۆنەکەەوە ڕێگەی بەکارهێنانی باشی ئەم ئیمکاناتی تکنیکیە چییەوە چۆن ئەبێ بکرێت بۆ ئەوە زانیاری دروست بدرێ بە کۆمەلگا یا بە خەڵک یا بە کاربەرەکان. بەڵێ بەڕاستی ئەوەی کە باستان کرد ئەوەی کە خەڵک دەترسێنێ من بە جورئەتەوە توانم بڵێم واقعاً جێگای ترسە جێگای ئەوەیە کە ئینسان بتوانێت تەئەممولێک بکە پێش ئەوەی شتێک بڵاو بکاتەوە و ئەو تەئەممولە بە خاتری ئەوەیە کە من دەتوانم ئەو بڵێم بەپێی ئەو ئامارانەی کە بڵاو بووتەوە ڕیسێرچانەی کە کراوە لە ساڵی 2000 من ئەو نمونەیە دێنمە ساڵ 2013 تا 2017 زیاتر لە 30 وڵاتی دنیا کە تێیدا ئێرانە عەرەبستانی سەعودی تەنانەت ئەمریکایە و هەر تەنانەت بڵێن ئازەربایجان و تورکیە بە شێوەیەکی گشتی ئەوانە زیاتر پرۆژێ یان بڵێن بودجەیەکی زۆر گەورەیان داناوە بۆ دروستکردنی فێک بۆ دروستکردنی یان بڵاوکردنەوەی هەواڵی ناڕاست و زیاتر مەبەستیانەوەیە کە نارانی خۆیان ئەفکاری عمومی بەرامبەر نارانی خۆیان ڕەش بکەن ئەفکاری عمومی بەرامبەر نەک هەر حیزب تەنانەت وڵاتانی دیکە ڕەش بکەن یان تەئسیرگوزاریدان لەسەر ئەفکاری عمومی کەسانی بەرامبەر وڵاتانی بەرامبەر ئەمە زۆر بڵێن بەربڵاوە من دەتوانم نمونەیەکی زۆر بەرچاو کە ئێمە هەمومان دەیزانین و شێوێکی زۆر ئاساییە لە شەڕی جیهانی دووەمدا کە ئەم بڵێن شەڕەکە کۆتایی هات بە ڕیسێرچێکی سادە کە لەلایەن ڕێکخراوی بۆچوونی گشتی یان ڕای گشتی لە فەڕەنسا ڕوویداوە لە ساڵ 1945 دوای کۆتاییهێنانی شەڕەکە نەزەرسەنجیەکیان کردبوو لەسەر ئەوەی کە کێ کۆتایی بە شەڕی جیهانی هێناوە تقریبا 57% خەڵک لە فەڕەنسا پێی وابوو یەکێتی سۆڤێت یان شۆڕەوی قەدیم ئەو کۆتایی بە شەڕ هێناوە و 20% پێی وابوو کە ئەمریکا کۆتایی بە شەڕ هێناوە بەڵام ئەم ڕێژەیە لە ساڵەکانی دواتردا لە ساڵی 1994 بۆ یەکێتی سۆڤێت بوو بە 25% و لە 2004دا بوو بە 20% کە لە حاڵێکدا بۆچوونەکان بەرەولای ئەوەی کە ئەمریکا ناجی و ڕزگارکەری ئوروپا بوو بە 58%. یعنی ئەمە نمونەیە کە لەو تەئسیرە گەورەی کە فێک نیوز یان هەواڵە درۆینەکان لەسەر خەڵک دایدێنێ و نمونەیەکی زۆر ئاشکرایە کە ئێمە دەتوانین لە ژیانی ڕۆژانەماندا ببینین و ئەو هەواڵانی کە دژی بڵێن کۆمونیزم و ئەوانە بڵاو دەبێتەوە. ئەمە ئەو نمونانن بەڵام ئەوەش بڵێم کە خودی تۆڕە کۆمەڵایەتیەکانی وەکو بڵێن فەیسبوک چەند هینێکیان هەیە چەند بڵێن چەند فاکتەرێکیان دروست کردو یان چەند پرۆگرامێکیان پێکێناوە کە تێیدا هەوڵدەدا بەر بە هەواڵە درۆینەکان بگرێت ئەوەش لە ڕێگای ئەوەی کە بۆ نمونە ئێمە کە هەواڵێک دەبینین و پێمان وایە ناڕاستە دەتوانین راپۆرتی بکەین و ئەو هەواڵە راپۆرتە کە چەند کەسێک راپۆرت دەکرێت دەتوانین هەواڵەکە بەسەردرێتەوە و بۆ خۆیان لە تەریق چەند ڕۆبۆتێکەوە یان ڕۆبۆتی ئینتەرنێتی پێ دەڵێن ڕۆبۆتی ئینتەرنێتی ئەم ڕۆبۆت ئینتەرنێتیانە هەڵدەستن بەوەی کە ئەگەر هەواڵێک بڵاو دەبێتەوە و هەواڵە لە سەرچاوەکانی تریشەوە کۆنتترۆل دەکرێت وەگەر هەواڵەکە ناڕاست بێت هەوڵ دەدرێت بەری پێ بگیرێت. بەڵام خاڵێکی منفی ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە ئەوەیە کە بۆ نمونەگە تۆ لەسەر فەیسبوک لایکی چەند بابەتێک بکەیت کە بەدڵی تۆیە فەیسبوک هەوڵ دەدات ئەو بابەتانت بۆ بێنێتە پێشەوە کە بەدڵی تۆیە و جێگای پەسەندی توێ و ئەمەش ڕێگە نادات کە ئەو هەواڵانەی کە بۆ نمونە ڕەخنەگرن بەرامبەر بە تۆ یان لە دژی تۆن یان لەگەڵ بۆچوون و یان لەگەڵ ئەو حەزەی تۆ نایەتەوە ئەو هەواڵانە وەلادەن دێن و نابینرێت و ئەوەش ڕێگای خۆشکەرێکی زۆر باشە بۆ ئەو هەواڵە درۆینانەی کە بۆ نمونە بەلای منەوە جوانە بەلای منەوە سەرنجڕاکێشە و زیاتر بەرەو لای من دێت و ڕێگە نادات ئەو هەواڵانەی کە ئەگەر ئەو هەواڵی من پێم وایە جوانە درۆ بێت بەڵام دژبەرەکەی کە بێت و ڕێگە بدات کە ئێمە بتوانین ڕاستی دروستی هەواڵەکە لێک بکەینەوە. ئەمە نەتەنیا لەگەڵ لەسەر فەیسبوک بەڵکو لەسەر ئینستاگرام و تویتەریش بە هەمان شێوە ئەم خاڵە منفیە هەیە
بەڵام ئەگەر لە ئامارەکانی خۆیاندا سیرکەی ئەوان هەوڵیان داوە بە تایبەت تویتر و فەیسبوک کە ئەم بڵین هەواڵە درۆینانە هەوڵ بدەن بە شێوەیەکی بەربڵاو بە یان شێوەیەکی گشتگیر بتوانن کەمیکەنەوە هەوڵ بدەن کە بڵین کۆنتترۆلی بکەن. بەڵام ئەو ڕێگای کە ئێمە دەتوانین تێدا بەکاری بێنین بۆ ئەوەی کە هەواڵە درۆینەکە لە خۆمان دوورکەینەوە بڕاستی ئەوەیە کە ئەو کە شوێنانی ئمە فۆڵۆوی دەکەین بڕوا پێکراو بن، سەرچاوی بڕوا پێکراو بن، یان ئەگەر ئێمە کەسایەتی خۆشەویست دەمانێت فۆڵۆ بکەین یا کەسایەتی بنێوبانگ دەمانێت فۆڵۆ بکەین لە سەرتۆڕ کۆمەڵایەتیکەین، بزانین کە ئەو شوێنەی خودی ئەکاونتەکە ئەسلیە، ئەکاونتێکی فەیک نییە و بۆ شێوازەی کە لە ئینستاگرام لە فەیسبووکی بۆ خاڵەشینەی کە لەسەرێتی ئێمە دەتوانین ڕاستی دروستێکی یان واقعی بوونەکەی بناسین. بەڵام بەوەی کە ئێمە بتوانین واقعەن فەیکی و ڕاستی هەواڵێک بدۆزینەوە، تەنیا ڕێگاکانی ئەوەیە کە من پێشتریش باسم کرد، ئەوەیە کە ئێمە بەسەندە بە سەرچاوەیەک نەکەین، بەڵکو ئێمە هەوڵ بدەین هەواڵەکان لە سەرچاوەهای جیاواز لە شوێنی جیاواز، ئەگەر بە سایتەکەشمان بەدڵنەوەگە پێمان وابوو بە GMەیە، بەڵام لەو سایتانەشەوە ئێمە هەوڵ بدەین هەواڵەکان کە بڕوا پێکراون ئەو هەواڵانە بەدەست بهێن. ئەوەش بڵێم ئێم لەم ساڵانەی دواییدا ڕێکخراوی ڕۆژنامە نووسانی بێسنوور لە ساڵی 2021ەوە دەستی کردو بەوەی کە نیشانی ئەعتیبار یان نیشانی متمانە بدات بەو سایتانە یا بۆ ڕۆژنامانەی کە هەواڵی ڕاستی دروستی بڵاو دەکەنەوە. ئەوەش لە چەند خاڵێک لەسەن ڕێک لە بڵین لە سێ هەنگاودا ڕوو دەدات. هەنگاوی یەکەمەوەیە کە ئەو سایتە دەبێت فۆرمێک پڕ بکاتەوە و محتەوای وێبسایتەکەی یان ڕۆژنامەکەی بدات بەوێ و ئەوان لەگەڵ لەسەر تیمێکی بێلایەن کە بۆ خۆیان پێکانی ناوە ئەو تیمە هەڵدات هەڵی بسەنگێنێ و لە کۆتاییدا لە هەنگاوی سێمدا دەبێت هەڵبەت سایتەکە دەبێت لە هەنگاوی دووەمدا ئەو راپۆرتاژە بڵاو بکاتەوە کە لەلایەن ڕۆژنامە نووسانی بێسنوورەوە بڵاو دەبێتەوە و هەروەها دوای ئەوە هەنگاوی سێمدا کەسێکی بڕمتوانە پێکراوی ڕێکخرا ڕۆژنامە نووسانی بێسنوور دێت هەڵی دەسەنگێنێەوە لە کۆتاییدا خاڵی متمانە دەدات بەو وێبسایت یان بۆ ڕۆژنامێ و ئەمە لە ساڵی 2021ەوە ڕوویدا ئەمە دەتوانین کەڵک لەوە ژوەر بگرین بۆ ئەوەی کە سایتەکان بناسینەوە. کاکێ منجیان زۆر سپاس بۆ بەشداریتان لەو بەرنامەیە و هیوادارم توان لە بەرنامەی تریشا لە خزمەتتان نبین زۆر زانیاری باشتان ببین لەرانی و بەرنامەیەدا. زۆر سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێت ماندنە من کات ساتێکی خۆش. زۆر بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵا بۆ جۆرە هاتینا کۆتایی بەرنامەی دیالۆگی ئەم جارە هەتا دیالۆگێکی تر شەو ڕۆژێکی خۆشتان بۆ باوەتە خوازم.